بەڕاستی پێویست زۆر ماخولە بەڵگەی ڕسمینەوە زیاتر دوای ڕۆژێ 100 سارێنۆ نابێ زۆری 25 سار دەبێت وەڵە على ساز لە بە پیسی و جۆ و ئەو دنکە ڕەشە زیوانەکەی نیسکەکەی پێدەرێن بۆ خۆی هەڵە نییە یەکجار ئەو هەالە وەڵی هیچ سوانم ئەوە دە ڕۆژەوە ئەلێکوانە پارماندایەوە بەو گەرمایە وەڵی داواکارچیە ساهلکاری بکرێ ئەوەتەوە سەعابی گەرمیە فەقیرە 2 ملیۆن دینار دەبی کەروەی بداتن ئەو هەمە زەرەرە کاکە با دەرەزە سێ لێدا بەس گەلمەکەی ڕەفز نەکاتەوە بەسەر و ژێرا شفرائیدا بداتەوە فەلاحی فەقیرۆ چێن دەرێ بڕوا فەلاح بستە چێن دەرێ خۆ لەو مەفتەری خۆی نازە دەرێ فەرمو ئەوە گەلمەکەیە کاکە دەرەزە دوو لێدا دەرەزە سێ لێدە جارێکم ڕەفسی مەکە ئەگەر ئەو گەلمە زیوانی تێدا بوو بەسەر چاوم کورچی تێدا و بەسەر چاوم هێک قلە جۆی تێدایە لۆ ڕەفسی دەکەی لۆ تعدای لە فەلاح دەکەن بەرازی تعدایە 6 ملیۆنم زەرەرە 6 ملیۆن بەخۆی 6 ملیۆن زەرەرە عەردم بە ئیجار کردی باشە ئێدا لە چ بکەم ئەوەتە فەقیرەوا دەگریێ وەرەوە 10 ڕۆژە لە سەرڕێنە باشە کاکە هەموو جەماعەت باسی تێدایە ئێوە لە چ گەرمەی دەکەم دەی بچم بارزان بفرۆشمەوە کاچم 6 ملیۆنم زەرەرە ئێدا لە دەی بچم هیچان بفرۆشمەوە بە 250 هەزاری والله بە 250 دەی ناکردن ئەگەر ڕەفز بی